ئێرە گوندی بۆگدە حەوت ڕۆژ لەمەوبەر بە دروستی ئەو ئاوەی کە دەبوو ببێتە سەرچاوی فێنکی و شادی بووە گۆڕستانی هیواکانی باوکێک و دووجگەرگۆشەکەی خێزانێکی بەنەتەوە عەرب بە دوای ساتێک ئارامی و پێکەنیندا گەیشتنە ئێرە بەڵام شەپۆلەکان چیرۆکێکی تریان بۆ نووسینەوە و باوکێک و دووکوڕەکەی لە نێو ئاوەکەدا خنکاند. ڕۆژی شەموو بوو هەواڵمان پێدرا کە خێزانش عەرب کە بریتین لە باوکێک و دوو مناڵ لە دەمزەی بۆگت خنکاون ئێمەش چوونە دەم ئاوە کە بینیمان مناڵش 13 ساڵان بوو بەسەر ئاوەکەەوە بوو. دیارە ئەو منداڵی کە لەگەڵ باوکو برایشتدا خنکە ئەمە هۆکاری ئەو کارە ساتە بوو نەخۆش بوو مناڵە تەمەنی 5 ساڵ بوو ئۆتیزمیە بووە دیارە کە خۆی خستۆتە ئاوەکە و وانیش لە پەرۆشی بووی چوون ئەمە وا بۆ هەفتەیەک دەچێت تیمەکان بە دواوەیدان بەداخەوە هەتا ئێستا بێسەر و شوێنە و دیار نییە. هەرکە هەواڵی خنکانەکە گەیشتە گەنجانی بۆ گود و گۆپتەپە وەک هەڵۆ خۆیان بەسەر ئاوەکەدا کێشا دڵیان پڕ بوو لە خەم بەڵام بازویان پۆڵاین بوو شەو و ڕۆژیان خستە سەریەک نەک بۆ ناوباک بەڵکو بۆ ئەوەی ڕێزە گیانی مرۆڤ بگرن و ئارامیەک بە دڵی دایکێکی جگەرسووتا و ببەخشن. ڕاستیەکەی گیانی هاوکاری و یارمەتیدان لە گوندەکانە هێشتا زیندوە و هێشتا بە بەردەوامی ئەو خەمە بە خەمی خۆیان دەزان کەسێک کە بۆ نمونە لە بەغداوە هاتۆ لێرەکانە تووشێوە ڕووداوە بووە ئەو نازانێت بەلای تازی دوو مردوەکەی تراندا بچێ یاخود بێ لە مەیتی سێمیان بگەڕێ بۆیە ئێرە خەڵکی گوندنشینەکان بەڕاستی ئەوە بە خەمی خۆیان دەزانن ئەو مەیتێکە لەو منتیقە لە ژێر ئاو لە ژێر زێ داماوە بیدونەوە. دوای چەند ڕۆژێک لە گەڕانێکی ماندوو نەبوون تەرمی باوکەکە و کوڕە گەورەکەیان دۆزیە و بە ڕێزەوە ڕادەسی کەسوکارەکەی کرایەوە بەڵام جەستەی مناڵە بچووکەکەی تریان هێشتا لە باوەشی ساردی ئاوەکەدا وونە. کەسوکاریان لە منتیقەن و لە دەرەوەی کوردستانن لێرەکان لە بێکەسیوان هەوڵماندا ببینە خاوەنی ئەم جەنازە و ببینە کەسیان بەردەوام بەسەر ئاوەکەون ڕۆژانە بەردەوام بە چەند تیم و لە بەیانیانی زۆر تا ئێوارە هەوڵ دەدەین بۆی ببینە کەسوکاری بەڕاستی ئەمان لەو ئەوە هەز نەکەن من لە منتیقەیەشی دوور لە خۆیانە بێکەسە ئێمە بووینە تەکەسی پشتیوان بخوا دەتوانین ببینە هۆکارێک ئەمەلێک بۆەوەی کە سوکارەکان شادکردنەوە بە ئەو جوانە مەرگی کە لەناو ئاوەکەدا ماوەت. دوای دوو ڕۆژ کە سوکارەکەی بە دوو تەرمەوە گەڕانەوە بەرەو شاری بەغداد لەگەڵ گەڕانەوەشیاندا پارچەیەک لە جەستی خۆیان لێرە جێهێشتووە بەڵام لێرە لە بۆگد و گۆپتەپە چیرۆکی مرۆڤایەتی و بەدەمەوەچوون کۆتایی نەهاتووە هەرچەندە خێزانەکە لێرە نین بەڵام وەک مناڵێکی خۆیان بە دوای تەرمەکەدا دەگەڕێت. ئێمە یەکەم شت لە پێناوخوای گەورەیە ئێمە تیمێکی خۆبەخشین ئێمەمان لێک نەداوەتەوە عارەبە تورکە فارسە هەر کەسێکە ئێمەمانەوەی بە زووترین کات شەڵا پشت بەخواگەم جەنازەیە بدۆزرێتەوە ئیتر ئێمەش لەم دەمزێ ئەوەندە نامێنەوە. ئێمە کە بینین کەسی ئەو خنکاوە لێرە نییە بەداخەوە دیارە پێچێ خەڵکێکی چۆنەڵی وەکو ئێمە کۆمەڵایەتی نەبن کەسیان لێرە نییە بەداخەوە تەنیا یەکەم ڕۆژکە گەڕین دوای دۆزینەوەی تەرمی باوکەکە و ڕۆژی پێشووتریش کوڕێکیان دۆزرابەوە ڕۆیشتنەوە بۆ بە خاکسپاردنی ئەو دوو تەرمە و تاسە کەسیان نەگەڕاوەتەوە بەڵام ئێمە وەکو ئەرکێکی مرۆڤایەتی وەکو ئەرکێکی ئەخلاقی چکە لە سنوورەکەی ئەمەیە خنکاوە بەردەوامین لە گەڕان ئەگەر نەک ئێستاش هەتا مانگێکی تریش بگەڕێن تا تەرمەکە نەدۆزرێتەوە نەتیجەی نەبێ واز ناهێنین ئێمە خۆمان کردو بە خاوەنی ئەو کەسە. خۆبەخشان لێرن چیرۆکی ئەوان تەنیا گەڕان نییە بە دوای تەرمێکدا بەڵکو وانەیەکە لە مرۆڤ دۆستی و کوردبوون لێرە ئازار و هاوخەمی زمان و نەتەوە سنوور ناناسێت ئەوان پردێک لەسەر ئەم ئاوە خەمناکە دروست دەکەن بۆ ئەوەی بیسەلمێنن کە گەورەترین شوناسی هەمومان مرۆڤ بوونە ئەمەش دەماری کوردبوونە.